ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە براتێن دەم باش تەماشاوانێ نیژا گەلێک بخێر بێگومان پەرلەمانی کوردستان و درێژکردنا دەمێ دەسەڵاتە سەرۆکی هەرێمێ بۆ 2 ساڵێندن ئەvە نابوو نیشانین تەوەری ئیرۆیە بەرنامەیە بەرنامەی مایکی خەڵکەم بێگومان دەمژمێرە پێشیندا پێویست بوو دەمی بەرنامە هاتوو بە پێشکەشکردن لێ ڕەوشێک لە هەرێما کوردستان هاتکە ڕۆژەوێ ئەوژێک ئەو گوتوبێژە ئەو ئالۆزی بوون کە لە پەرلەمانی کوردستانی دەرکەتی هۆڵێ بێگومان ئیرۆ پەرلەمانی کوردستانی جڤیاوە کە دناوا جڤینەدا ئالۆزی دەرکەتن و ئالۆزی دنابەرە پەرلەمانتارین دەسەڵاتیان کە هەردوو پارتیان دەسەڵاتدار و پەرلەمانتارین ئۆپۆزیسیۆنی دەرکەتن بێگومان ئالۆزیژێکی حتا حدێکی تو بوون لە دیفرا بێی بەرهەبوونە پەرلەمانتارین ئۆپۆزیسیۆنێ لە دەمژمێر پێنجی پشتی نیڤریە ئیرۆ پەرلەمانی کوردستانێ بێی دەنگن پەرلەمانی ئۆپۆزیسیۆنەوە کۆمیگوتی هەردوو پرۆژە بریارین درێژکردنە ویلایەتە بارزانیە سەرۆکی هەرێمێ بۆ یە پەرلەمانی کوردستانێ بێگومان هاتە پەژڕاندن لێ پەژڕاندنەوی درێژکردنە ویلایەتە بارزانی بۆ 2 ساڵێندن و درێژکردنا دەمێ پەرلەمانی بۆ مەها 11 داهاتی ناڕازی بنێن تون دێن ئالیەن ئۆپۆزیسیۆنێ لە پێی بوو بێ چەندێک پەرلەمانی کوردستانی دەسەڵاتەوە یەکی نینە کە ویلایەتە بارزانی درێژ بکە بێگومان ئەڤژێکی دە هەرێما کوردستانی کاربەدان لە پێی بوونە ئۆپۆزیسیۆن بێ چەندی دەسەڵاتی تومەتبار دکێ کۆ لە پارلەکو سەکوۆیە پەرلەمانی بکارتینە بۆ بەرژەوەندیین حەزبی بێگومان ئالیەن دەسەڵاتێژێکی ئەوانژی نەرینێن خۆ هەیە بەڵێ بەرزان ئەمڕۆی پەرلەمانی کوردستان ئەو پێشێویانەی ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان هاتۆتە ڕۆژەوە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ کۆبوودەوە بێگومان لە کۆبوونەوەیەکی پەرلەمانی کوردستان پەسەندکردنی پرۆژەی پرۆژەیاسای درێژکردنەوەی ویلایەتی بارزانی بۆ 2 ساڵی دیکە هەروەها درێژکردنەوەی وادەی پەرلەمان بۆ مانگی 11 داهاتوو بێگومان ناڕازیبوونی توندی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لێکەوتەوە بەوەی کە پەرلەمانی کوردستان دەسەڵاتی ئەوە نییە کە ویلایەتی بارزانی درێژ بکاتەوە زۆر دەمێکە مشت و مڕێکی زۆر لە میدیاکانە لە ناوەندەجیاکانە لە ناولایەنەکانە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و لە ئێلامە لە پەرلەمانتارەکان هەیە ئەویش لەسەر مەسلەی دەستورە دەستور بخرێتە ڕاپەرسییان لە پەرلەمان هەموار بکرێتەوە سازان لەسەر بکرێیان نان لە هەمان کادا باس لە ویلایەتی سێمی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەکرێتەوە ئایا درێژ بکرێتەوە یان بەپێی یاسا وەکو زۆر لە سەرچاوەکان ئەڵێن مافی ئەوەی نییە کە جارێکی دیکە خۆی کاندید بکاتەوە بێگومان ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستانە ئەم پرۆژە یاسا لەلایەن ئەندامانی پەرلەمانی ئەندامانی پەرلەمانتارانی هەردوو پارتی دەسەڵاتدار پەسەند کرا بەبێ ئەوەی ئۆپۆزیسیۆن بەشدار بێ بێگومان کۆبوونەوەی یەکەم لە 11 پێشنیوەرۆ ئالۆزی دەرکەوت پشێوی دەرکەوت لە نێوان هەندێک لە ئەندامانی پەرلەمانی ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتاری دەسەڵاتدا بێگومان پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایی کە ئەمڕۆ خراوەت دەنگدانەوە لە پەرلەمانی کوردستان بەبێی وجودی ئۆپۆزیسیۆن کە مەسعود بارزانی بۆ 2 ساڵی دیکە دەسەڵات بێگومان درێژ بکرێتەوە هەروە پەرلەمانی کوردستان بۆ مانگی 11 ئەم ساڵ لە کاتێکا کە بڕیار بوو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیشا بێگومان ئامادەکاری کرا بۆ لەوەیە کە 21 ئەیلولی ئەم ساڵ واتە مانگینۆ هەڵبژاردنی سەرۆکاتی هەرێمی کوردستان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت ئەم پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی کوردستانە ئێوە چۆن لێکێدنەوە کاردانەوەی ئەم هەڵوێستەی ئەمڕووی پەرلەمانی کوردستان لەسەر جادە لەسەر ئەندام و لایەنگرانی هەموو ئەو پارتانێک کە خاوەن ئەندامن لە پەرلەمانی کوردستان و جادەی کوردستانی بە شێوەیەکی گشتی ئێوە چۆن لێکێدنەوە لێرەمە خزمەتی ئەوەیەکم لەسەرم تەوەرە بەڵێ فەرهاد لە هەڵە بچێکم پەیوەندی باشی بەڕێزم سەرچاوم وڵا دەخۆشی بەرنامەکەتان لێکەم بەڵام من وتەیەکم هەیە سەرۆکی بەرازیل خەڵکەکەی ڕازی بوو پەرلەمان ڕازی بوو کە هەڵبژێرێتەوە بۆ سەرۆک بەڵام خۆی وتی ڕازیێنێک من دیکتاتۆری ناکەمەوە بۆی وتی من جارت نامێت دیکتاتۆری بەرپاکەمەوە بۆیە من لێرەوە ئەڵێم نەبوایە ئەگە خەڵکی ڕازی بووە پەرلەمانی ڕازی بووە نەبوایە سەرۆک خۆی هەڵبژاردایەتەوە دیسان ئێستا نەخوازەڵا بە شێوەیەکی کەس نازانێت کە چۆن بوو خۆی هەڵبژاردەوە دیسان من داواکەم کە ئەو پرۆژەسە پوسەڵ بکرێتەوە کۆتایی پێبێت بڵین دەسەڵاتی ماوەی دەسەڵات بەڵام پەسەند کراوە لە پەرلەمان پەسەند کراوە بەڵێ لە پەرلەمان پەسەند کراوە تەواو ئیتر جێبەجێ کرد نەخێزان جێبەجێکرا بەڵام من دەستخۆشکاری لە ئۆپۆزیسیۆنی شەکەم کە ئەو هەڵستیان نوانتاقی خۆشیان بوو چونکە بەدەنگ ئێمەچونەتەوە و هەر هیواداریشم سەرکەون بەڵام بۆ خۆی ئەو پرۆژەسا زۆر کاریگەری هەبوو یعنی ئەگەر کەسێ
لا خير بلين عليكم أزمر داهر وأنا فيما نأخذ بو شو كي أمتنا بله فرمان لشاری سلێمانی فەرموو کاتە باش هەموو کاتێک سپاس بۆتەوەرەکە و کاکە کارژیان بەخاچی پەرلەمانی کوردستان کودەتای کرد بەسەر ئیرادەی خەڵکی کوردستانە بە هەموو چین و چێژەکانە بە گۆڕان بە یەکێتی بە پارتی بەدار و بەس بەڵام خەڵکی کوردستان پێی نازانێ برا جوانەکەم کەوتیان بە دەستور گەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان بەڕێز مەسعود بەرزانی وتی من گەل و هەڵبژێراو ئەبێ گەل ئەو ئیرادە بداتەوە بە من ئایا خۆم هەڵبژێرمەوە یا خۆم هەڵنەبژێرمەوە پی پەرلەمان مافیەوەی نییە کە من چوە پەرلەمان خانوو مەسە منە فەربێختا بەڵام ئێستا لە پەرلەمانەکەی ئەو پەرلەمانەوە ئیفلیجەوە 2 ساڵی تریان بۆ درێژ کردەوە بۆ ئەوەی خوێنی ئەم میلەتە ئەو نەیتر بمژێت و سەرگەدانیانگە برای بەڕێزم ئۆپۆزیسیۆن دەستخۆشی دێ دەگەم هیوادارم سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن شتێ دەرکەن کە خەڵکی کوردستان بێ سەرجادە و ئەمانە دەربە دەرکەن لە شارە بەڵێ هەڵویست لە شاری سلێمانی فەرموو سڵاو کاتە باش سەر چاو دەستخۆشی بەرنامەکە لێرم بەڵێ بەڕێزم من بەڕای من ئەم درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی مەسعود بەرزانیە بۆ ماوەی 2 ساڵ ئەمە خۆی گەورەترین مەسخەرەیە کێشەکە لە 2 ساڵدا نییە بەڵکو کێشەکە لە 10 ساڵدایە ئەم درێژکردنەوەی بۆ ماوەی 10 ساڵ لە ئەسڵدا چونکە لە یاساکەدا دەڵێ بۆ ماوەی 2 ساڵ بەو شەرتەی پرۆژە یاسای دەستور هەموار بکرێتەوە لە پرۆژە یاسای دەستوریشە ئەڵێت هەموو کەسێک بۆ 2 خول بۆی هەیە خۆی کاندید بکات لە دوای هەموارکردنەوەی ئەم دەستورەوە واتە لە ماوەی 2 ساڵەیە دەستورەکە هەموارەکرێتەوە دواتر 2-4 ساڵی تر مەسعود جارێکی تر خۆی کاندید دەکاتەوە دەرەچێتەوە بە دەنگی تەزویر واتە ئەمە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی مەسعودە بۆ ماوەی 10 ساڵ نەک بۆ ماوەی 2 ساڵ وەکەوەی لە ڕاگەیاندنەکانەوە باسەکرێ هیوادارم لە ڕووی یاساییەوە ئێوە کاری بۆ بکەن و چۆن ڕاژکارێکی یاسایی بۆ بێن بزان ئەو قسەیە تا چەندێ ڕاستە باس بەڵێ هەڵوێست باوکی مەنسوور لە هەولێرەوە فەرموو بەڵێ دەستخۆشی لە ئێوە و لە تەواوی کارمەندەکان دەمکەم و چاوی یەکێکتان ماز دەکەم و سپاس فەرموو بەڵێ ئەو هەلوێستە ئەوڕۆ لەناو هۆڵی پەرلەمان ڕاستی فراکسیۆنی کوردستانی ئەو یاسای پەسەند کرد بەڕاستی لە جێ خۆی بوو کوردستان و عێراق ناوچەکە بە گشتی بە بارودۆخەکی زۆر هەستیار تێدەپەڕیتن و بۆیە لە جێ خۆی بوو ئەو یاسایان پەسەند کرد بۆی جارێکی دیکە سەرۆکی هەرێم بۆ 2 ساڵی دیکە بکە سەرۆکاتی هەرێم بەڕاستی ئەو ئەندام پەرلەمانانی برایانی ئۆپۆزیسیۆن هەلوێستەجی زۆر دموکراسیانە نەبوو هەنی لە جێ خۆی نەبوو ماقول نەبوو دەبا بە شێوەکی دیکە ڕەفتاریان کردبا بۆیە ئەوانیش یعنی ئەکەر ئەوان بێنە ئەو شوێنە ئەو جێ ئێستا ئەو دەسەڵاتە لێ بۆیە واتەزانی کوردستان هەمووی دەکەنە زێرچی لێ دەکەنێ ئێستا ئەوان هەموو تش بە ڕەشبین دەبینن هەموو تش هەرچی هەیە هەمووی بەڵێ ئومێ لە شارە زۆر فەرموو وارەتان باش سەر چاو دەستخۆشی و بەرنامەتان یەکەم سپاس فەرموو سپاس دەکەم بەنسبە درێژکردنەوەی سەرۆکایەتی بەرزانیەوە بەڵێ من پێم وایە ئەو ئەندام پەرلەمانەیە کە لە پەرلەمانن لەگەڵ ڕێزما کۆمەڵێکیان مشەخۆرن لەبەرەوەی مشەخۆر ئەوە نییە کە تۆ بچی لێ سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم هەڵا بژێت بە هیچ شەرعێتێکی نەماوە لە کوردستانە کەس دەنگی پێ ناداوە ئێستا من لە فێسایەکم لە دەوامم خەڵکی فێسایەک زانە سەر جادەیان گرتووە بەچی کارێک و بەچی پێوەری کۆمەڵی ئەندام پەرلەمان دەست بۆ سەرۆکایەتی هەرێم بەرزەکەن و هەڵێ بژێرنەوە یعنی کۆمەڵی ئەندام پەرلەمانەیە لەبەر مێژوو گەلەکان و لای خوا بەرپرسیارن چی قانونیە چی یاسایە چی پێوەریە ئەم شەرایەتەدا بە تۆ دەنگ دەست بەرزکەی تۆ ئەی خوا نەناس ئەی تۆ دەنگی میلەت نییە پێدراوە ئیتر بەچی پێوەری تۆ ئەمە ئەکەی یعنی زۆر گوناحە زۆر ناحەقیە بەرامبەر میلەتی کورد دەکرێت هیوادار میلەتی کورد هەڵوێستی بێ یەکێتی نیشتیمانی کوردستان بخۆم یەکێتیم بەڵام وەڵایی وام هاتۆ دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان نەدەم ئێستا زۆر ناحەقیەکەم بەڕاستی ناحەقێکی زۆر گەورەیە هیوادارم خەڵکی کوردستان جوان بەڵێ بەرەزان بێگومان ئەو یاسای درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم لە مادەی یەکەم داهاتووە کە ئەڵێ ویلایەتی سەرۆکی هەرێم کە لە 20 2013 تەواو دەبێت درێژ بکرێتەوە تا 19 2015 بێگومان ئەویش ئەو یاسایش پەسەند کراوە درێژ کرایەوە کە بۆ دوام جار درێژکردنەوەی نینە هەروەها مادەی دوام ئەڵێ لەو ماوەیەدا کە لە مادەی یەکی ئەو یاسایەدا دیاری کراوە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بە سازان هەموار دەکرێتەوە مادەی سێمیش ئەڵێ کە کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێک نەکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا هاودش بێت مادەی چارەمیش ئەڵێ پێویستە سەرۆکاتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندی
سەردەرەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی پێنجەمی شەو پرۆژە یاسایەکی ئەمڕۆ پەسەند کراوە لە پەرلەمان ئەڵێ ئەم یاسایە لە بەرەواری دەرچوونیەوە جێبەجێ دەکرێتەوە لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بڵاو ئەکرێتەوە. بێگومان بەڵێ تەماشاوانانی جا ئەو هەردوو پرۆژە یاساین ئیرۆ لە پەرلەمانی دەنگ لەسەراتیەدان. دو تارق جەوهەر شێوەرمەندی ڕاگەیاندە پەرلەمانی کوردستانê گوتی ku di civîna îro de ew yasaya di bername karîdanî ne ku bikevne bernamekariya parlemanî. Lê kevne bernamekariya parlemanî û ev her du yasaya hatine dirêjkirin wata Wîlayeta Serokê Herêma Kurdistanê bû 2 salê din jî hate dirêjkirin her wiha Parlemanê Kurdistanê jî heta meha 11 hilbijartinê nayne kirin. Ev Rewşel Kurdistanê dê lêk dan çi bin hêjayan belê. Şivan lekelek çi fermû? Belê. باشی بێ بەڕێز سەرچاو. زۆر پێ خۆشحالیم بە کەناڵەکەتان. بەڵێ فەرموو. زۆر پێ خۆشحالین کە سەرۆکی هەرێم 2 سال بوو درێژە کرا و زۆر پێ خۆشحالین ئەگەر کێشەی کورد بە سەرۆکی هەرێم نەبێت بە هیچ کەسێک حەل نایدەکردن. کێشەی کورد بەس بە سەرۆکی هەرێم حەل دەکردن. با کوردی بە شەرەف زۆر پێ خۆشحال بێت کە سەرۆکی هەرێم پەرلەمان ئیبتداوە با کوردەکان زۆر پێیان خۆشحال بن. ئێمە زۆر پێ خۆشحالی هەروەها جەژنەکە لە کنیما. بەڵێ. هیچ لایەنێک نیمانش فقط لایانی بۆ کورد دەکەین. زۆر پێ خۆشحالین کە سەرۆکی هەرێم 2 ساڵی درێژ کرا دەبایە بکرێ 4 ساڵ بۆی. بەڵێ ناوزار لە شارە و لێرەوە فەرموو. هەلۆ کاتتان باش. هەموو کاتێک. طبیعی زۆر سپاس بۆ ئەو بەرنامەیە کە بە حقیقت لە یعنی بە کاتێکی زوو توانیتان ڕێی جەماوەر بەربگرن. ئێمە وەکی جەماوەر وەکو خەڵکێکی ڕاشوڕوت هەمومان چاومان لە هێمنی و ئارامی ڕەفشی کوردستانە. هیچ کاتێک هیچ کەسێک نابی ئاواتی ئەوە بخوازیت لە کوردستاندا ڕەوشێکی وا بێتە پێش کە کوڕی کورد بە دەستی کورد بێتەوە کوشتن و ڕۆژگارە ڕەشەکانی شەڕی ناوخۆ بۆمان نوێ بکرێتەوە. حتا ئەو شەڕێک کە لە ناو پەرلەمان دەکرێتن لە بەرژەوەندی میلەتەکەدایە با ئۆپۆزیسیۆنیش کە ئەوڕۆ کەمینەیەکی ناو پەرلەمانە ڕای خۆی گەیاندیە اعترازی خۆی وەرگرتیە بەو شوەیە کە خۆی پێی مقنع بووە ئیتر با ڕێز لە دەنگی زۆرینە بگرێتن هەر بژارنی پەرلەمانیش کە لە 21 جێبەجێ دەکرێتن با ئیش لەسەر ئەوە بکەتن بۆ پەرلەمانی داهاتوو بتوانانی زۆرینەی پەرلەمان بەدەست بینیتن ئەو کاتە هەر یاسا و پرۆژەیە کە ئەو بە بەرژەوەندی دەزانیتن بە زۆرینەی کە ئەوان بەدەستی دێنن تێ بپەڕێنن و لیستی کوردستانیش پێوە پابندە. بەڵێ بەڵێ بەرەزان di çarçovê sîstemekî demokrasî da bêguman zorîne û kemîne aya em taçan rewaya li parlemana li hemû li budceyê li meseleyê budcê Herêmê Kurdistanê li ew her du proje yasayeke berayî çavdêran giring in. Taçan giring e em kemîne û zorîne hebe. Yan eger kemîne li parlemana hiç mîzaqiyetek nabe hiç rawbûçûnekên wernegirê li ser proje yasa giringekan germekan ey ewan çiyeke li parlemana madem zorîne heye li li her proje yasayê bawezîr xan dest berseke ew tewaw tasdîq kiriye ey wicudî ewan çiye. An ew li Parlemanî Kurdistanê aguzerê taçan feelekine li çarçovê sîstemekî demokrasiya taçan rêzgirtine li dengî tewavî xelkî Kurdistan ke bêguman ew denganê hemûyî li dengê ew parlamentaran bo opozisyona desalata kota we ku bûtewe li Parlemanî Kurdistan bereyê bale. Xweşnaw li Bexda. کاتۆ باش هەموو کاتێکیت دەست خۆشکەری لە بەڕێزەکەم و لە برادران و لە ستافەکەدا بەڵێ وڵی من تۆم پێچرێ من تێناگەم ئەم تێناگەم پەرلەمان چێگە پەرلەمانی مەقەبا من تێناگەم لە پەرلەمان چێگە ئێستا هیچ شتێک نەوێتنە بۆ 2 ساڵیان تازە کردەوە بۆ خێنا خەڵک تێ بگا خەڵک بزانێت دەنگدانە با خەڵک دەنگ با خەڵک بزانێت شێڵە بژێرە شێڵ نابژێرێ ئەی هەروانێ براگەم ئەبێ خەڵک بزانێت دەنگدا بەچێ خەڵک بزانێت چی بکە ئەمان بۆ خۆیان کفنی و دفنیان کرد و هەموو مۆزوعەکانێک لای کردوتەوە دوای دەڵێن ئەبێ خەڵک دەنگدا بەڵێ وانێ براگەڵەکەم ئەو سەرنجی خۆت بەڵێ ئێمە لێرە ناتوانین ڕێی بدەین مەبەستمەوەیە ئەبێ خەڵک دەنگ بات خەڵک بڵێ کە ئێمە فڵان کەسمانەوێت بەڵێ توەکی بەڵێ هەژار لە ئامێدگێ بڕیا ڤیدیۆ سکایپێ کەرم کە الو کاکچانی باشی باش من سوپاس کەرم کە چه حاله ویا ئەم باشین کەرم کە باش شەوانێ توزانی پرسیارێکی ئەڤروکە پەرلەمانی ڕیدای نەشولێکی بچیک بۆ کۆپسیسیۆنێ وەگیری سەرۆک بارزانانی
يعني اگر سروک بارزانی نبید درافما کردادا اوید ماهی ام همی ده کدو خوین توید ام نانه کی بخون بیستاب خیرات سروک بارزانی کەواتە ئەو هەمی سەرروکی دی خۆ سەرروکی نەدەرێ و سەرکردە هەمی بچنە ماڵێت خۆ کەسێشام کرد چنایەت دیت ناتە طبعا دید نامی کس کرد چنای چکی کسی سیاست اگه مازن نینه کسی سیاست اگه قوی نینه وک یا سروک بارزانی رایامه کرده اوه اویجا دوید ام افروکه ئەنی دیت ناتە بەڕایەتە یانی هەمی کوردایە یامه همی کرده همی کرد لێبوو چ پەرلەمانی ئەو یەک ناتە قبولکردن پشێوی دروست زانی بوو یا پرلمانی اونده اپوزیسیون نافمده اگر کرد نبید اوه کرد نبید قبیل ناکد طبعا اوه باڵێ بەرزان ئەم برادرە لە ئامیدیاڵێ لە کوردستانە ئەگەر مەسعود بارزانی نەبێ کورد یەکتر ئەخوا ئیتر هیچ کەسێک نییە لە کوردستانە کە بتوانێ ئارامی کوردستان ڕابگیرێ ئەگەر مەسعود بارزانی نەبێ بێگومان شەڕ دروستە بێتەوە دەبێت هەر کوردێک کە نانێکە خوا دوونان بە خێری ئەو بدا کە کەسێکی وامان هەیە لەم هەرێمەیە سەرنجێوە لەسەر قسەکانیمە بەڵێ ئارام لە ڕانیە فەرموو سەرچاو بەڕاستی ئەو بەرجارەیە سەرپەرلەمان هیچ دەستی خۆیان نییە چونکە ئەم دەست ئەم بڕیارە ناکرێت لەلایەن پەرلەمانەوە بگرێت پێویستە لەلایەن کوردستانەوە دەربدرێ چونکە خەڵکی کوردستان هیچ باوەڕ ناکەم ڕازی بێ ئەمە چەند کەسێکی کەوا تەلەفۆنەکەن هەڵێن ئێمە خۆشحاڵم بۆی بارزانی بێگومان ئەوە لایەنگری خۆیانن بێگومانەوانە بەژۆندیان هەیە لە بەرامبەر ئەوەی ئەو بڕیارێکەوە دەرچووە ئێستا هەموو کورد بەڵێ ئێمە وەک لاوانی ئەم دەبەرە لاوانی ڕانێ زۆر ناڕەزین لە بەرامبەر ئەو بڕیارە پەرلەمان ئەمە شانێ قوڵکردنی ئەمە بنیانانێکی دیکتاتۆریە بۆ ئەمە بۆ درێژکردنەوەی دەسەڵاتێکی دیکتاتۆریە هیچ یەک قوڵکردن نییە و پێویستە هەموو کوردستان ناڕەزای خۆی دەربڕێ بە خۆپیشاندان بە بازرگایەکی تر بێت بەڵێ حاجی ئەحمەد زاخود گەلمای کەرەمکە کەرەمکە السلام عليكم. عليكم السلام. وتي برافت اشتكي نخوانينيا. بو. ما كاز دنيا دا. هاي صلاح البجيرة. لكن حكم خلاص وقت الشعب نراسي بدش الملاقم. أبى السبب شيء أبى بدي أري شيء خلكي كشتنا خلكي. مشكلة خلكي ما حتى كان دكتور تقول وصل حفظ. ما دكتور تقول ترتنينا. بدید ناتا اول پارلمانی اوی که چه بایی تو چاوا و کهولاتی که هرمت حال سنگینی زورینه و کمینه خودی صراحة نچه قوانینه اما نچه قوانینه صدام احسن كيمياء موارد ما ظني كيمياء موارد بس عارفه اول شيء بدي حضرتك كثير راضي حضرتك كثير راضي بدي بخارج امريكا حضرتك كثير راضي ما انا بس بله و سرنجا بله برزان هاوری کرکوکی انوسه سلاو لکنالی نارتی زور سپاسان دکم براسی تنها لستا بروام با کنال کی ایو ماوا که بلاین بروام به یک کس نما و حاشبونی خم لیکتی را گند و کارم بردام بنو پارتی وش نکرو کو سرنجی خویا بگم انا هر وها دینار تا انوسه سپاس بخوا بو 4 سال زیاد نکرو 2 سالش ما قبوله هر وها شورش خاویش انوسه زور بداخوا اوای حکومتی دیکتاتوری هی آفرین و کوخوی علب هر وها کامل عمرش انوسه که هیوادارم که ام بابتا به شیوهی که اشتیانه چارەسەر بکرێت بەڵێ بەڕێزان ئاوات لە ڕانیە فەرموو بەڕێزی سوپاس فەرموو دەستخۆشە و بەرنامە نەدەکەم بەڕاستی بەرنامەیەشی زۆر جوانە بەڵام ئەم وەکو بۆزبیر و بۆچوونی خۆم دەستخۆشی لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان دەکەم ڕاستە هەندێک خەڵک پێی ناخۆشە کە سەرۆشێرم بۆ 2 ساڵ درێژکراوەتەوە بەڵام من لەلایەن خۆمەوە یەک مژدە بە هەموو گەلی کورد دەدەم ئەو 2 ساڵە حکوومەتی کوردی لەسەر دەستی سەرۆک بارزانی ڕادەگەیەندێ هیوادارم هەمومان پژی لە سەرۆک بارزانی بکەین بۆ ڕاگەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئاڵاکەمان بەرز بێتەوە شانازی پێوە دەکەم وەکو کوردێک وەکو کوردستانیەک کە ئەو 2 ساڵە درێژکراوە گریانم هات زۆر خۆشحاڵ بووم لەبەر ئەوەی دەوی دڵسۆزتر ئێستا ئەو لەناو ئیش و کارەکاندا و دەزانی ئیش و کارەکان چۆنە حەیف بوو ئەو کوردەی کە پێی ناخۆشە سەرۆکی نەتەوەی کورد سەرۆک مەسعود بارزانی بۆ 2 ساڵ درێژکراوە من شانازی پێوە دەکەم بە هەموو کوردیان بەڵێ ڕۆژ لە شاری سلێمانی لە ڕێی ڤیدیۆ سکایپە فەرموو هەموو کاتتان باش هەموو کاتێک
بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی ڕەشە لە مێژووی گەلی کووردا لەبەرەوەی پەرلەمان بەکارهێنرا وەکو چەک بەبیرمان هاو پەرلەمان کە هێزی هێنرایە سەر بەڕێی من ئەمە زۆر زۆر لەو ڕۆژە ناخۆشترە من وەکو یەکێتیە قساکەم وەکو خاوەنی سێ شەیت قساکەم ئەس ئەو دوو خاڵەم و مامەکانم هەمویان شەرمەزارن لە یەکێتی سەرنەکەمەوە تا لەیا دانیشتووە هە زۆر پێی ناخۆشە لەو وازعە یەکێتیەکان بڕۆ هەرەمیان بڕۆ لە فەیسبوک سێرکە ڕۆ لە ناو شات سێرکە هەرەمیان زۆر بێزارن ماقول نییە یەکێتیە بۆ هەموو جەماوەرە گەورەیەوە تەنها چوار سەرکرد دەبتوانێت قەرار بات و دەستێکە خەڵکە لەگەڵ پارتیا و کە شکۆمەندی پەرلەمان کاتە ژێر قاچی پیانەوە یعنی ئەو پەرلەمان دارانی کە ئێمە دەنگمان بۆیان بۆ یەکێتی تا دوێنێ بوو هاواریان نەکرد ئەیانوت ئێمە نابێ بە سازانی نیشتیمانی و بۆ بەزم و ڕەزم و کەچی ئێساتوەتە دەرەوە قسەیەکی ترم بووەکە بەڕاستی زۆرمان پێ ناخۆشە یعنی ئەمڕۆ یعنی من ئەمڕۆ بەڵێ بریارە لە هەڵەبجە فەرموو کاتەوەش هەموو کاتێکت من لەمێرە سەرە و ئەندا پەرلەمانانەی فراکسیۆنی گۆڕان و یەکگرتو کۆمەڵ قسە بکەم ئەگەر ڕاستەکەن و بافی کورد و میلەتی کوردیانەوێت با نەچنە ناوەڵەکانی پەرلەمان با مانگێ مانگرن دوومان مانگرن کەوان بەیانی ئەمان بە زۆر تێپەڕ کردو بەیان لەمە گەورەترەکەن تێگەی پار وتیان با فرسەتە تێپەڕێنن بینی ئەمڕۆژیان بوایە کە ئەمڕۆژ ئەویان لێکەنەوە چوار ئەختیار و شتێکی باشتریان نبووە ئەنجام من لەو قەناعەت بەسەر قەناعەتەی بە هیچ شێوەیەک ئەمان ئاقڵ نابن حتاوەی خەڵک بچێتە سەر شاخ بەخوا مەگەرە بەستان چۆن بە شاخ ئەویان گرتە دەست ئێمە شارە بێ بە شاخ بیگرینەوە دەست و ئەم دیکتاتۆرانە لە شار دەرتێک هەرە بێ بچینە شاخ شارمانێ من یەکەم نەفەرم بەیانی خۆبەخشی بۆ شاخ یەک نەفەر بێ دووە نەفەرم بەڵێ فەرهاڵ دۆکێت گەلمە کەرم کە فەرهاد دۆکێ کاک فەرهاد گەرە سەرخەتینە کامل لەسەر تووری کۆمەڵاتیان نووسێ من پێم وایە کە ئێستا یەکێتی بۆ بە پاشکۆی پارتی بێگومانەوە سەرنجی هەموو ئەو بەڕێزانە کە کومێتیان لە پێیجی نارتی نووسیوە ئەتوان هەمووشتان تەماشا بکەن بەڕێزان بارزان نامش نووسێ ئەمڕۆ بە چاوی خۆم بینی دیموکراسی تیرۆر کرا هەروەها هۆنەر سورکیش نووسێ وەڵا شتێکی نەباش بوو هەروەها چومان دلا نووسێ ئەبایە ماوەی پەرلەمانیان بۆ دەسوور بایە نەکی بوو سەرۆکی کە ئێستا لە وڵاتن هەروەها لاوانت هاولاریش نووسێ سەڵاو بەڕاستی ئەو درێژکردنەوەی بەڕای من سەرەتاییکە بە دروستبوونی دیکتاتوریەت بە هەدەردانی سامانی ئەم کوردستانە لەلایەن یەکێتی پارتیەوە هەروەها ئینزار سابیر بارزانیش نووسێ سەلاو سەرەتایە دەستخۆشی بەڕاستی ئەم کارە لە جێی خۆیدا بوو کە پەرلەمانی کوردستان هەستە بە درێژکردنەوەی وادەی سەرۆکی هەرێم مەسعود بارزانی وەکو خۆیاڵێ بژی مەسعود بارزانی بێگومان سەرنجی دیکەشمان هەیە جوتیار سەنگەسەریش ئەنووسێ دروستبوونی دیکتاتۆر هەروەها پیرۆزە هینیشەنە زانیاڵش ئەنووسێ وەڵا شتێکی باشە پیرۆزە بێگومان سەرنجی جیاواسەیە لە بەرنامەشدا ئێوە یەگەتان لێ بەڵێ کێمان لەگەلە عەبدولخالق لە شاری کەرکووکەوە فەرموو کاتەدا شایەکار سەرچاوم باشی سپاس بۆ تۆ فەرموو قسە بکەن بەڵێ چاکار وەڵی من بە گوتت ئەزانم من بەڕ ناڕەوایە زانم من ئەمە شتێکی ناڕەوایە ئەما وەک من بە نزت خۆم شاری کەرکووک من وەک جاشەکانی جارانیان نەزانم ئەوانەی کەوا دەنگیاندا ببرە بە تاشیریتیان نەبێکرێ ڕەخنە بگرن سەرنجە خۆتان بدەن مەدحە بکەن بەڵام بات کۆمەڵێک مستەلحەیە تەشیرتیان نەبێ لەبەرەوە یعنی بەڕاستی ئەوان وەک پێشمەرگەوان ئۆفیسیۆن ئەوانش وەک جاشەکە ئەوان پەرلەمانتارن نونەری خەڵکن بێگومان ئەوان تابیر لە ڕای خەڵکێکن ئەوان وەکو تاڵی ئەو نینە ئەو مستەلحەوانە بەڵێ بەرحال بەڵێ بەرزان دنهادا بێگومان لە کوردستانê ڕاوی بۆچوونên جیاواز hene hîn dizane li Parlemanê Kurdistanê duy proje yasa hatine derbaskirin ku li gorî axiftina şêwermendê ragihana Parlemanê Kurdistanê duhî bi NRT îro ew her du proje yasa nekevne bername Parlemanî ve pêştir jî NRT di çendî jê deran yên haydar belav kiriye ku fiilen hewlek di rojevê de bu dirêjkirina demê serokatiya Mesûd Barzanî û ya Parlemanê Kurdistanê bêguman ev ro bikiryar li Parlemanê Kurdistanê ew yek hate tezbît kirin ku wîlayeta Serokê Herêma Kurdistanê an ku demê serokatiya wê heta 2015 hate dirêjkirin heta 2 salên din dema demda bu Parlemanê Kurdistanê menge heta meha 11 ev ê rewşên ça dişupîne balê kawê li Kerkûkê fermû دەستخۆشی و بەرنامە لێ یەکەم سپاس بۆ تۆ فەرموو
کاکەجان ئەوەی ئەوڕۆ کرا بەڕاستی شتێکی زۆر خراپە ئەوانە پێشێلی مافی خەرچی کوردستانیان کرد ئەمان بەڕاستی قەت وام لێ یەکێتی ڕانە دەبیست ئەو نەدەدید ئەو شتا قبول بکە بەو شێوەیە ئەتوو پاش دوای 4 ساڵ ئەتوو ڕێی خەرچی گۆڕایە بەڕاستی وەکو زاران نەمایە ئەتوو پێ مافی خەرک پێشێل بکەی حەقەتی انتخابی بەو شێوەیە کێ دەبێ هەموو خەڵک بەو سەرۆکەی ڕازیە دوای ئەو سەرۆکی هەرێم نەبووە سەرۆکی تاکە حیزبێک بووە بەڕاستی ئەوە خەڵک بێدەنگ نابی لەوە شتی خەلاکشی دەکەیتەوە ئەوە شتێکی دیکتاتۆریانەیە بەنەو دیکتاتۆریمان دەبا ئەوەی حافظ ئەسەد و بەشار ئەسەد و ئەوە کاری کرد بەڕاستێکی زۆر خراپە خەڵکیش بێدەنگ نابی لەو شتەیە هیوادارم ئەو شتە سەر نەگری بەڵێ بەرزان سەر نەگری خەرچی ئەو لێرەش لەمەوە دوا بێدەنگ نابی بەڵێ علی لە شاری سلێمانی کاک علی فەرموو کاک علی بەداخەوە دیارە پەیوەندێکی پچڕا کاک علی بەڵێ لەسەر خەتی فەرموو قسە بکە بەڵێ دەستخۆشیان بەرەمایان لێکەم سوپاس من حەزەکەم لێرەوە بە گەلی کوردستان ڕابگەێنم کە ئەمڕۆ ئیعلانی سەرەتای دیکتاتۆریەت کرا لە کوردستانە و ئەو دیموکراتی کە کرابوو بەری کوردستانە و تا ئێستا بانگەشەی بۆ کرا دەمامکەکەی هەڵدرایەوە و ئەمە سەرەتایەکە بۆ ئاڵۆزبوونی کێشەکان لە کوردستانە و بە هەمان شێوەی بەهاری عەرەبیش لە کوردستاندا دەبێت بەهارێکی کوردستانی ڕابگەێنرێت بەڵێ دلێر لە شاری هەولێرە وەلارەی ڤیدیۆ سکایپەوە کای دلێ فەرموو بەڵێ ئەم کاتان باش هەموو کاتێک بەڕێز ئەوەی ڕاستی من نازانم چی بڵم بەڕاستی ئەمە دڵتەزێنە ئەمە خیانەتە ئەمە ناڕاستیە نادروستیە ئەمە ناحەقیە لە هەموو ڕوویەکەوە ئەمەی کە ئەکرێ ئەم مەهزەلەی لە پارلەمانی کوردستان ئەکرێت ئەوان دەڵێن ئێمە لیستی زۆرینەینە و دەنگی زۆرینەمان بەدەستێنەوە و بەڵێ لیستی زۆرینە بۆ نەحەقی زۆرینە زۆر ڕازان بەڵام بۆ ڕاستکۆی بۆ ڕاستەقینەی خزمەتی ملەتی کورد هیچ زۆرینەنی ئەی پێت وایە ئەلتەرناتیڤی ئەمە چی باە؟ جەلیل لە کەلارەوە کای جەلی فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەت لێەکەم سپاس من وەکو یەکێتێک قسەکەم زۆر پێم ناخۆش و بەڕاستی بۆ ئەو قەرارەدایانە بۆ سەرۆکی هەرێم 2 ساڵ درێژیان کردێتەوە بەڵێ بەڕاستی زۆر پێم ناخۆشە بە قەنەعاتێکەوە دووتمە بە هەر دە پەنجەکە ڕنگ بۆ یەکێتێتە بەڵام بە هیچ قەنەعاتێکەوە ئێستا هیچ پەنجێکی بۆ مە ڕاگەم بۆ یەکێتی بۆ لە چ ڕوویەکەوە تۆ وەکو یەکێتێکی لە ڕووی ئەوە ئەو کارەیان نەکردا سەرۆکی هەرەم بە هەڵبژاردنی ملت چۆتە ئەو شوێنە نابوایە ئەو کار بەڵام ئەوان ئەڵێن ڕەوشەکە هەستیارە و پێویستی کومەڵی تادیلات هەیە و مەسەلی دەستور هەیە و سازان و تادیلات ئەمە هەمووی پاساوە برای بڕێز ئەمە هەمووی پاساوە هیچی ڕاست نییە بەسە بەرەوە سەرۆکی هەرێم بێتەوە سەر حکم و بەدلیاتی پۆستەکانیان پێ بکەن بەڵێ بەرزان بێگومان بەپێی چەند سەرچاوێکی نەفەرمیەوە شەوی ڕابردوو وەفدێکی باڵای پارتی دموکراتی کوردستان لەگەڵ کۆسەد ڕەسوڵالی و هێرۆ ئیبراهیم محمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبووتەوە و ڕێککەوتون لەسەر درێژکردنەوەی وادەی سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی کە بێگومان ئەمڕۆژ لە پەرلەمانی کوردستانە بۆ بەکریار و تەزدیق کرا و ئەو ماوەیە تا 2015 درێژ کرایەوە بڵێ ئارش لە شاری سلێمانی فەرموو تام باش بەڕێزەکەم بەڵێ ئەم کاتان باش سەرچاوم هەموو کاتێک بەڕێز مەتوانم پێی بڵێم ئەم نموزەجەی کە لە وڵاتی ئەمە پەیڕەوەکرێت نموزەجی قەزافیە نموزەجی مۆسیە نموزەجەکانی وەکو سووریایە وەکو سەرۆکەکەی قەتەرە کە دووبارە ئەیدا بە کوڕەکەی و دڵنیا بە ئەمە لە ماوەی 2 ساڵی داهاتووە کۆتایی بەم دەسەڵاتە ئەهێنرێت لەمە مەساتر کە بەسەر میلەتی کووردا بێت دڵنیام لەوە کە ئەدرێ بە کوڕەکەی دڵنیام لەوە کە ئەدرێ بە کوڕەکەی دوای ئەوەی کە پەرلەمان قودسیەتی خۆی لە دەستدا پەرلەمانێک و هەموو میلەتی کورد و هەموو دەنگدەرانی میلەتی کوردیان کردە ژێر قۆنەری تاگە کەسێک بە تەنها لەبەر خاتی یەک تاگە کەس ئەتوانم بڵێم ئەم نمونەیەی لە وڵاتی ئەمان ڕۆدات
قەزافیە مرسیە ئێستایە و سووریایە و تونسە و دڵنیاش بەلەوە سیوەکی ئادە دووبارە ڕوەداتەوە و خراپی بەڵێ بێگومان بینەرە بەڕێزەکان ئەمە جادەی کوردستانیە لە هەموو ناوچەکانە خەڵک سەرنجی خۆی لەسەر بڕیاری ئەمروی پەرلەمانی کوردستان دەرئەبرێ بێگومان هەیە ڕازیە هەیە ناڕازیە هەیە بچنی جیاوازتر هەیە پشتی وێ نابڕی سەر هەمان تەوەرەم دێ بەردەوام بین. بەڵێ بەرەزان لەسەر تووری کومەڵاتی ڕێباز سلێمان ئەنووسێ سەرۆکی هەرێم ئەبێت بۆ 2 ساڵی تر سوێن بخات و من بڕوام نییە چیتر کەسی تر هەبێت خۆی ئەبێت هەر خۆی ئەبێت زۆر بەداخەوە کە خۆی نووسێ بەڵێ هەروەها ئاراس کوردی شەڵێ زۆر بەداخەوە. بەڵێ بابزانین دایکی هەنی لە شاری سلێمانی سەرنجێوە چییە فەرموو. باش کاکەکار هەموو کاتێکت سەبارەت بە ئەو دەنگوانی ئەمڕۆکە لە پەرلەمانە ڕوویا و وادەی درێژکردنەوەی سەرۆکی هەرێم من تا سەر ئێسقان بەو بڕیارە ناڕازیم نەک من هەموو کوردیش لەوە تێنیوەی لە 150 دانیشتوانی هەرێمی کوردستان بەو بڕیارە ناقایل بم داوا لە سەرۆکی هەرێم ئەەکەم کە خۆی لە وتارێکە لە یادی گوڵانە شۆڕشی گوڵان باسی کرد کە لە کاتی خۆیان وادەی هەڵبژاردن ئەبێت و من نامم ناردۆ ئەوانە حەزەکەم سەرۆکی هەرێم جارێکی تر گوێ لە ئەو قسانی خۆی بگرێتەوە ئەو بڕیارانی خۆی کە یاوێتی بە میلەتی کورد جێبەجێکە و 8 ساڵە سەرۆکی هەرێمە تا ئێستا هیچ شتێکی بۆ خەڵکی کوردستان نەکردووە و لەو باوەڕەشام نەک 2 ساڵ 20 ساڵی تریش سەرۆکی هەرێم بێ ناتوانێت هیچ شتێک بۆ هەرێمی کوردستان بکات و بۆ میلەتی کورد بکات. داوای لێکم خۆی دەسەڵات بەجێبێڵێ بۆ کەسێکی ترقەی تێکە ئەو ماوەی 8 ساڵە. بەڵێ شۆڕاش لە شاری سلێمانی لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە فەرموو. ئەم کاتتان باش هەموو کاتێکت دەستخۆشی بۆ بەرنامەکەتان من بەڕاستی دەمەوێت زۆر ونۆکو تاکێکی ئەم کۆمەڵگایە و فەردێک زۆر دڵگرانی خۆم دەرئەبڕم وەکو نەک لایەنگرێکی ئۆپۆزیسیۆن بەڕاستی ئەمارۆکو زۆربەی ڕێی خەڵکی ئەمە کودتایە بەسەر دیموکراسیت کودتایە بەسەر مافی دەنگدەرانەوە بەڕاستی من داوا لە هەموو لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم ئەمە ڕای مەکتەب سیاسی یەکێتی و خودی چەند کەسێکی دیاریکراو لەناو مەکتەب سیاسی یەکێتیە ئەمە ڕای جەماوەر و قاعیدەی یەکێتی نییە بە هیچ جۆرێک و من زۆر دڵگرانی دەرئەبڕم و هیوادارم بەڕاستی چۆن لە 25 حوتی 2009 تووڕێی خۆیان بەرامبەر یەکێتی دەربڕی جەماوەری یەکێتی و هەڵوێستیان وەرگرت و دەنگیان وەرگێڕا بە لایەنی ئۆپۆزیسیۆنە بەڕاستی یەکێتیان تووشی ئەوەی حراجە کرد لە 25 حوتی 2009. بەڵێ زیاد لە کێلارەوە فەرموو. هەموو کاتێکت وەڵایی بەداخەوە من کەسێکم کە باش ماوەی ئەنفالم بەڕاستی ئێمڕۆ بە ڕۆژێکی زۆر تاریکە بینم لە مێژووی گەلەکەمان بەداخەوە ئەمڕۆ ئەو ڕۆژێ یعنی ئێمە کە ئەو هەموو شەهید و ئەو هەموو ئەنفالەماندا بۆ ئەوەی وڵاتەکەمان بە دیموکراسی و بە ئازادی بژی بەڵام بەداخەوە جێگەی داخە کە ئەمڕۆ ئەبینم خەڵکانێک پرۆژە یاسایەک دەرئەکەن هەمووی کە ناقانونیە بەداخەوە نازانم بەڕاستی نازانم چۆن تعبیر خۆم دەربڕم بەڕاستی ئەمەنە دواڕۆژی ئەم میلەتەم بە تاریکە بینم نازانم بەڕاستی چی بڵێم من کە لە هەما کاتا کادرێکی یەکێتیشم ئەوەی جێگەی داخە بۆ ئەو برادرانەی ئێمە کە پشتگیری ئەو پرۆژە یاسا ئەکەن جێگەی داخە بۆ ئەوەی نەگەڕێنەوە بە قاعیدەی خۆیان و پشتگیری لەو پرۆژە یاسایە بکەن و دیموکراسیەت پێشێرکەن لە وڵاتە بە ئەو شێوەیە جێگەی داخە و نێدەوارم ئەم وەزع ناخۆشە تێپەڕێ هەرچەند من هیچ گەشتبین بەڵێ محەممەد لە شاری سلێمانی کای محەممەد کاکە جیان چۆنی بەڕێز سەر چاوم فەرموو بەڕێز جیان من وەک یەکێتی قسەیەکەم دەربارەی ئەم پێشکردنەوەی سەرۆکی هەرێم من وەک یەکێتیە تا سەد ئێسقان ناڕازی تا سەر ئێسقان معقولە جەنابی کاکۆسەڵێ دەسوب گەڕێتەوە وا ئەکەین و وا ئەکەین و ئێمە لە بانگەشی هەڵبژاردننا ئێمە بەلیسی زیادا بەزی ئەم پاشکۆنی بەڕاستی ئەم جارەیە یەکێتی بوو بە پاشکۆن حاشبیلا من هەتا ماو یەکێتی نابم و سەوتیشی دەنادم خاوە شەهیدم هەچی شەهیدان یەکێتی کرد بە قوربانی مەسعود بەرزانی ئەوە ئێمە خۆمان سڕێوانێ 50-60 دانە کەسی خۆمان لە یەکێتی سڕە بە هیچ شێوە پەیوەندی ناکەن بە یەکێتی حاشبیلا من خاوەنی 4 دانە شەهیدم معقولە یاسایەکی دەستکردەوە بە ماوەی 2 ساڵی سەرۆکی هەرێم بە هەڵبژاردن بێ بۆ بە
درێژکردنەوەیەوە بێ معقولە ئەو دۆ سپاس بۆ بەرەنج. بەڵێ بەرزان یەکێتی پارتی وەکو دوو هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە بێگومان ئەوان ئیتیفاقی استراتیجی لە بینیان هەیە لامان کادا ئەوان ئیتیلافێکی مشتەرەکیان هەیە کە ئیتیلافی کوردستانیە لە پەرلەمانی کوردستانە بێگومان ئەوان قەراراتی هاوبەشیان هەیە لە کۆمەڵێک مەسالەدا دوێنێش وەکو کۆمەڵێک سەرچاوی نەفەرمیان وتە کە لە سلێمانی کوبوونەوەی لوتکەی کراوە لە بینی یەکێتی و پارتی لەسەرەوەی کەوتون کە ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ 2 ساڵی دیکە درێژ بکرێتەوە تا چەند حەقی خۆیان ئەم هەردوو لایەنە کە فعلەن هەگەر ئیتیفاقیان هەبێ ئۆڕێکەوتنیان هەبێ لە پەرلەمان کوتلەیەکی هاوبەشیان هەبێ بەم شێوەیە تعامل بکەن ئەم پێچانەوە ئەمە تا چەند بێگومان وەکو ئاڵێن لە پرۆسەیەکی دیموکراسیە لە سیستەمێکی کراوەیە یەکێک لە بنەما هەرە دیارەکان ئەوەیە کە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیان بکرێ لەم کوردستانە وا باوە هەڵبژاردن هیچ هەڵبژاردنێ لە کاتی خۆیان نەکراوە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزیەکان بوو دوو خۆل لە 2005ەوە بوو ئێستا ئەوە 8 ساڵ تێپەڕە بێ نەکراوە ئەم هەڵبژاردنە کە کاتەکەی تهدید کرا بۆ کە پەسەند کرا بۆ سەرۆکی هەرێمی کوردستان کۆمیسیۆنی هەمووی ئامادەکاریان کراوە جارێکی دیکە هەڵبژاردن دواخرێت ئەمە تا چەند پرسیار لەسەر سیستەمی سیاسی هەرێمی کوردستان دروستێکی ئایا لە هەرێمی کوردستان ئینقیلابێکی عسکەری دروست بووە کە ڕاستەتێکی سروشتی دروست بووە ڕەوشەکەوەیە کە ئەمە بکرێ بڵێ یاسین لە کەلەکچی فەرموو کاک یاسین بەڵام کاتە باش هەموو کاتێکت دەست خۆشی بەرنامەکرد لێ دەکەم سپاس بەڕاستی بۆ سەرۆکی هەرێم من زۆر پێ خۆشحاڵم وەکو پارتیەکی لە کەلەکچی کۆمەلگای کەلەکچی حتی وایە پەیکەری لۆ بارزانانی بژێ بۆ سەرۆکاتی بەڵام هەندێک لە ئەندامانی یەکێتی جێر کەسێکی دووبستە سەر هەرێم هەندێک لە ئەندامان یەکێتی کە هاوپەیمانی پارتیە بەمە ناڕازینە ینی بە پێچوانەی تو بیرەکەنەوە بەڵێ تو چێڵێ باوان بەڕاستی بەس پارتی لەو کورد کردی و بەس پارتیش لەو کوردایەتی باشە کورد بە پارتیۆ تێگەیشتی ینی کورد بە پارتیۆ ڕاگەیشتیە بۆ کوردایەتی ئەگە پارتی نەبیتن کورد نامینێ بەڵێ کەواتاوە هێزەکانی تر چی بکەن هێزەکانی دیکە وەڵا بەڕای من بەس پارتی و بەس یعنی یەکوایە پەیکەری لۆ بکرێ ینی بەڵێ میێڤان زاخۆ لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە فەرموو چۆنی برام باشی باشم سپاس کەرم کە میێڤان سندی مازیزاخ و تەلەفۆنێت کێمەکت بێژن ئاسواکی کوڕێ شەهیدەکێ بەڵێ خودێ بۆوەریۆ من وسۆنەت زۆنە هەکەرنە مەسعود بۆرزۆنی بت کەس نەشت vê herêmê rêve bibir. Wekî bêjin hemiyê bînin ev pozisyona ha wekî bêjin ev beşdariyê bû serokatiyê xwe helbijêrin kes weke dinya alem hemî Mesûd Barzanî nasib kir. Em hemî vê tiştê dizanin. Yê xwe bêl bijêre cêk wekî bêjin kes wî nas nake dizan ne dewletê Ewropa ez 15 salan Ewropa bin alemê me Mesûd Barzanî nasib kir. نوکە هەچی مەسەلەن چ ڕئیسێک بچ یی خە بێل بژێرت بچ دەوڵەتێکی ئەوروپی کەس ناسناکە کەس احترامی نادکەش بەڵێ کاروان لەگەلە کای کاروان لە شاری سلێمانی فەرموو بەڵێ زۆر سپاسانەکەم وڵاهی من تەنها ئەوەمەیە کە پارتی حەقی خۆیەتی وەماتی خۆیەتی بە هەر ڕێیەک بێ بتوانێت لەسەر دەسەڵات بمێنێتەوە و هەج ڕێگەیەک بگرێتە بەر بەڵام ئەوەی بەلامەوە ناخۆشە و زۆر قورسە بەلامەوە ئەو بۆچوونە و ئەو هەڵوێستەی یەکێتی نیشتیمانیە کە بەداخەوە زۆر 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 یعنی من لەسرم زۆر قورسە و زۆر دڵتەنگم بەڕاستی قەت چاڕوانی ئەوەم نەئەکرد یەکێتی نیشتیمانی ئەو هەڵوێستەی هەبێت بەڕاستی لەمە دووە ئەگەر هەرچی ڕووداوێک خوا نەخواستە شتێکی ناخۆش ڕووبا یا هەر شتێک کە لە بەرژەوەندی گەلی کوردانە بێ بەڕاستی مەسعود بەرزانی پارتی نییە یەکێتیە چونکە بەبێ هەڵوێست و پشتگیری یەکێتی نەبوایە هەرگیز ئەم کارە ساتە ڕووی نەئەدا بۆیە داواکارم کە یعنی لە ئەندامانی یەکێتی بە خۆیانە بشنەوە لە ڕێگەی سەبقەی اقتصاد بەڵێ سامی لە هۆڵەندا لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە بەڵێ کەرەمکە سلااو بەڕێزم سەرچاوم من وەک یەکێتیەک بەڕاستی زۆر زۆر دڵگیرانم کە ئەوڕۆ ئەو هەڵوێستم لە پەرلەمانی کوردستان دیت و جێم لێ بوو بەڕاستی زۆر زۆر دڵگرانم وەکو کوڕە شەهیدێک دڵگیرانی خۆم دەردەبڕم دەبایە یەکێتی نیشتیمانی کوردستان قەت
پاڵپشتی پارتی دیموکراتی کوردستان نەکات لە ئەو هەڵوێستا چونکە هەڵوێستەشی نیشتمانی نەدەبایە قەت کەی پەڕێنیتن بۆ 2 ساڵێکە درێژی کاتەوە سەرۆکی کوردستان بەڕاستی زۆر دڵگرانم نەدەبواە وابکن زۆر غەمباریشم بەداخەوە زۆر بەداخەوە. بەڵێ بەرزان ئەوە سەرنجی کۆمەڵێک وەکو خۆتان بینن کاک سامی لە هۆڵنداوە ئەوە کۆمەڵێک کەس وەکو خۆیان ناڵێن ئەوان بێگومان زۆر خەمبارن بەوەی کە یەکێتی ئەم هەڵویستی هەبوو لەگەڵ پارتێک کە پێکەوە ئەم پرۆژە یاسایانە پەسەندکرا لە پەرلەمانی کوردستان ئایا فعلا ئەم یەکێتی وادانی سەرکرداتی یەکێتی ڕێی جادەی خۆی خەڵکی خۆی بستێنێت کە زۆربیان کە سوکاری شەهیدان ئەمەی لە هۆڵندا لێ من کۆرە شەهیدێکم ئایا فعلا ئەمە تاچەند گرنگە ئەحزابەکان بۆ قاعدەی جەماهیری خۆشیان بگەڕێنەوە. بەڵێ محەممەد لە سەی سایقەوە فەرموو. کاکەم کاتتان باش سەرچاوم بەڕێزی کاکی جان دەست کاتێکم من بڕن من سێ خاڵباسەکەم یەکەم ئەمڕۆ بە ڕۆژێکی ڕەشەزانم لە مێژووی کورد و کوردایەتیا و بە لە گۆڕنانی دیموکراسی زانم هەر وەک چۆن 4/4 پرۆسەی ئەنفال بووە ئەم ڕۆژ پرۆسەی ئەنفالی دیموکراسی لە هەرێمی کوردستان ئەمە یەک دووە من وەکو جەماوەری یەکێتی قسەیەکەم لە ڕاستیا من زۆر یعنی سرم سوڕماوە لەو بڕیارەی مەکتەبی سیاسی چۆن جەماوەرەکەی خۆیەوە هەموو جەماوەرە کە لایەتی دامەزرانی یەکێتیان لێی کۆ بووە فرۆشی بەتایی مۆنیکا و هیوادارم جەماوەری یەکێتی بەخۆیان بچنەوە بە مەکتەبی سیاسیەکان بڵێن کە چێ بڕیارەدا لە یەکێتی و چێ خاوەنی بڕیارە هیوادارم لە هەڵبژاردننیدا هاتوو کە پەرلەمان ئەگەر بکرێت لە هەڵبژاردننیدا هاتوو بە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی بڵێن دەمو باس چۆنە و سپاسانەکەم. بەڵێ سپاسە مە سەرنجی خەڵکە بەرەز ئەمە لەبەر پرسینە خەڵکە قسەکە لە سەر ڕەوشەکە بێگومان بووچنی جیاوازیان هەیە. بەڵێ بەڵێ تەماشاوانی نێژا بێگومان ئەف هەردوو یاسایان لە پەرلەمانی ئەڤرواتکە تەزیقکردن درێژکردنا ماوەی سەرۆکاتی هەرێما کوردستانی مەسعود بارزانی بۆ 2 ساڵێندن و پەرلەمانی کوردستانی هەڵبژاردن بۆ 11 ماها 11 ئیسال بێتە ئەنجامدان ئەvە تاچەند پرسیارەی لەسەر پێواژووە دموکراسی و سیستەمی ڤەکیلی لە هەرێما کوردستانی دروست دکە کە فعلەن هەڵبژاردن بە هەندە تێنە تاخیرکردنا پرۆژە یاسای پەرلەمانی بۆ بزۆرینە تێنە پەسەندکردن و کەمینە ڕایە کەمینە بەرچاف ناهێتە گرتن ئەگەر ڕایە کەمینە بەرچاف دەگرتن ئەف ئەندامێت کەمینە ئەڤێن ئۆپۆزیسیۆنێل پەرلەمانی چیت کەم وادەم هەمی تش زۆرینەیە. بەڵێ میهران لە هەریرەوە لە ڕێی ڤیدیۆ سکایپەوە فەرموو. ئێوارە باش باشتر دەستخۆشی بەڕنامەکە و لێەکەم زۆر سپاس. بەڕاستی ئەوەی ئەمڕۆ لە پەرلەمان ڕوویدا شتێکی زۆر دڵخۆشکەرە دەتوانم بڵێم ڕۆژێکی مێژوویە بۆ هەموو گەلی کوردستان. بەڕای خۆم هیچ کەس جگە لە سەرۆک بارزانی هیچ کەسێکی تر بە شایستەی نازانم بێ بە سەرۆکی هەرێمی کوردستان و دووبارە دەستخۆشی بەڕنامەکە و لێەکەم زۆر سپاس. بەڵێ هاورێ لە شاری سلێمانی. بەڵێ هاورێ ئەم کاتە باش هەموو کاتێکت ئەم کاتە باش هەموو کاتێکت فەرموو قسە بکە. کاکە گیان من ناڕزایی خۆم دەرەبڕم بەرامبەر بە درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتی هەرێم بۆ و من زۆرم بەلاوە سەیرە ئەندامانی مەکتەبی سیاسی بە ناوی بەڕێز مامجەلالەوە قسە ئەکەن و ئەیانەوەی ئەو کارە تێپەڕن بەڕێز مامجەلال ئاگای لەو مۆزوعانیە ئەم کارەکە کراوە تەنها لە پێناوی پۆست و پارە و سیارە بووە ئەگینا من دڵنیا یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی چەندی ساڵ خەبات و ڕووبارە خوێنی ڕشتووە بە هیچ شێوەیەک ئامادەیمانتیانە تەسلیم بە پارتی و بە بارزانی بین لەبەرەوەی ئێمە ئەزانین سەرەتای شۆڕش دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێسەی شۆڕشی هەڵکرد نەک ئەوان ئێستا مەجموعەیەک چۆڵکاوخۆر ببورە. بەڵێ ئاشتی لە چەمچەماڵ فەرموو فەرموو. بەڵێ کاگاشتیتان لەگەڵە گەشتم چەماڵ. بەڵێ کاکە ئیمڕۆک و ڕۆژێکی ناخۆش وەکو ڕۆژێکی تەحزێبار وەکو ڕۆژێکی تەعدادێکرا و وەکو دووبارەبوونەوەی ئەنفالێتە پێش چاومان بۆ لە چ ڕوویەکەوە لە پەرلەمانە ڕووی ئەوەی یەک ئەمانە لە 91ەوە دەسیرەسی بەو خەڵکاکەن و پەرلەمان بە خەڵکەکەن ئێمە لە 92 بە کۆڵ خەڵکمان بد بۆ پەرلەمان بەس ئێستا بێ بەبەر لە پەرلەمان دەریانکەینەجینا و کورسی و شتانە سۆڵ ناکەن بۆمان ئێمە بێزار بووین کاکە بەسێ یعنی کەس نەما پەرەم دوو سەرکردەوە دوو تاقمە نییە کەسێک باشتر نییە یعنی گوت کەسێکی مستەقەفی تیانە بتوانێت ئەم وەزعە چاکە. بەڵێ یعنی بەڕاستی ئێوە شەقاڵوێستانە بێ نەگەرە و خەڵکە خەڵک هەمووی حەقاڵوێستیە بێ یعنی چی عەبدوڵای مەلا نووری دەستخۆشی لێەکەی
لە دڵی ئێمەیە ئەو دەبێت ئاوەی دەستی ئەو ئێمەین. بەڵێ دڵشاد ئامێدی دیێلمە بڕێیا ڤیدیۆ سکایپێ بابزانین کای دڵشاد چت بێژی سەر ڕۆژێ. الو چانی باشی؟ سپاس بۆ تەکەرمکە. چه حالته باشی؟ سپاس کەرمکە. ئەگەر دەنگی تەلەڤیزیۆن خۆی کێم کەی. زانی مشکلات وی خلکی وقتی ده بحثی على اساس بار عربی که باشه ما چند عذاب بریم ولی چند بونده خلکی بشید و ما بین ما و ایکتیه باشه امی خوددانی ما فرق نینید ما بین ایکتیه و پارتیه ده باشه و چه جماعری حسا بس اول نه جماعری ایکتیه وی ناوی اگر خدا شهید بید نا که بیده دیف اپوزیسیونه که آیا رئیس گیر نهید بو سرکاتی ها هرمه باشه ما کسک سروکی باشتر هست بس اول نه او کسن اول نه کردن اول خدا دانم کرد نه خدا زحمتن اگر خدا زحمت بان خدا کردینی بان اول جوانت گره هنه از وگو کرده عادی چه جار ام و ناکن انشاءالله کردستان گیتوی را دی نخوش ببید نه بله دلیر لدو بزاوه فرمو بله فرمو كم كاتتان باش؟ مو كاتيك كاكا وبزانم دنابي سلوك بو بوستر زوز اشياء اما لكردستان كسي شي وقت دنابي سلوك شقنا بين براسي ولا من دالي وبيزماقية حقي خويتي وبوستر قريبري عزيزا اواني وتعلمت بهذا الرنق الاقراني شيتي لبن براسي لبنو من اللي شيتي او بالماني ولا كسي موضوع ولا كردستان بقد دنابي سلوك خدمتي او قري خوي كردبي يعني ولا كذلك موضوع لمن داريه وكذلكيه لو شاخيره حقي خويتي يعني سلوشي اريم براسيه من لو شيء در كذابين وكو يشدي وكو بارتيش يعني الشيء ترنيه ولا يشك الموضوع زوج جنابي سلوك الشعبيه كاقليه جنابي سلوك من داريه حمو تيجي خوي خونيه الشارع هو الخارج الذي أو ملتي كرد براسية عينية وكنت جنابي سلوك الشعبي وكوسا من تدخل شيء البرلمان لكم كريم رو جنابي سلوك بالا برزان بگومان سرنجی جیاواسه بولا برنامه که پیتانویه مصیری خلکی کردستان چرانوسی هم خلکی همو پیوز به کسی که وکو زور لبینران باسیان که پیتانویه لم هرمه کسی دیگه شایسته نبیعی او خلکی دیگه دیتو خوی بشورشگیر و سروک حزب و جماوردنگی با آدم لولا مادام کو بنرینی کمالی کسی بکل نه بونه اجتماعی خوی استراحت دانشه اگر بکلکش بیت بولا هرمی کردستان فعلا کراوانی کنابه که همو کسی که اگر او خصوصیاتانه هبه او ما فيها بتوانه لبالات ترين دا صلاة خاروا بيجمان أركيها به بارحالا من بدارين سرنجا جادا كردستاني لهم أراستين جدا جدا لسر أو هردو بروجي أسين إيرو لبرلماني در باز بوي بوهم لاينين سياسي بجيت كاس سرنجا خلق كردستاني لسر نيونرينان لسر أندامينان لبرلماني لسر شوازي كار أحزاب كردستاني لسر في شوازي حكمراني سيستم حكمراني لهرمي مصداقية ديمقراطية همو دما باش خصنا هالبجارتنان تشاويا جلو حتى صبي جاردن الفيرام خدمات هات كان ارشاد بن او كاتتان باش لوليري بايتكتوا هذا كم ليري اخر انه يخون بيش بيوفرم علاقات هذه يعني باشور بقلب فاتي علاقاتك براسين